بەداخەوە زۆرێ لە مسلمانان لەم ڕۆژگارەیە ئەڵێ وەڵا ڕەمەزان لوسە ناگیرێت. من خۆم ئەم قسەم گوێ لێ بووە، پێمان ناگیرێت، بەڵام بۆ مەعاشەکەی پێی ئەگیرێ، بۆ حرام خواردن پێی ئەگیرێ، بۆ ڕاکەڕاکی دنیا پێی ئەگیرێ، بۆ مناقەشەی بەتاڵی ناو مەجلیسەکان پێی ئەگیرێ، بۆ فلیم و مسلسلات ئەتوانێ شەو ڕۆژێک متابعەی فلیمێ بکا بزا لە چی کاتێکا دەرئەچێ، بەڵام ڕۆژۆکەی پێ ناگیرێ. هەی قوڕت بەسەر، گاڵتە بە ڕەمەزانەکەی، گاڵتە بە ڕوکنێکی ئیسلامەکەی، هاوڕێیت و شوانە بەو دەشت و دەرەوە بە ڕۆژوو ئەبێ. وەڵاهی مسلمانان پاروپێرار خوای گەورە کردی بە نسیبمان ڕۆیشتین بۆ عەمرە. 450 کیلۆمەتر بینی مەکە و مەدینە دوورە. ئەو سەحابە بە ڕێزانە بە پێ لە مەکەوە ئەڕۆیشتن بۆ مەدینە بۆ حەج. الله ئەکبەر. واللهی کە ئەو ڕێوبانە ئەبینی ئیمانی ئەو خەڵکت بۆ دەرەکەوێت لە زوو لەو زەمانەیە کاتێک کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دێ هیجرەت ئەکەن بەپا لە مەکەوە بۆ مەدینە، جارێکی تر بەپا ئەگەڕێنەوە بۆ فەتحی مەکە، جارێکی تر بەپا ئەگەڕێنەوە بۆ ئەدای مناسکی حەج و عەمرە. ئەوە ئیمانە برایانی خۆم، ئێمەش لە خوا بەزاد بێ زۆرێکمان لە ماڵی خۆمانە دانیشتوین، پیاوی وا هەیە دەوام ئەکا لە دەوامەکەی ئیزنێدەن بۆ نوێژ، لە دەوامەکەی ئیزنێدەن بۆ جەماعەت. واللهی شکری ئەو نیعمەتە نەکەی خوا لێتە سەنێتەوە، کاتێکیش لێتە سەنێتەوە کە ئەگەیتە قەبر و قیامەت لە دنیا هەست بەو نیعمەتە ناکەی. زۆرێکمان لە ئیسراحەتین، لەبەر سبلید ئەخەوین، لەبەر موبەریدەی فێنکین، ئێواران نازانین چ بخۆین. ئەلحەمدولیلا زۆرێکیش کە مسلمانە و دەستکورتە کۆمەڵێ خەڵکی باش دەستگیرۆیان ئەکا. واللهی برام نیعمەتە ئینسان دوو شتێ هەبێ بەسێتی بۆ ئەوەی بە ڕۆژوو بێت، صحة والعافية. ئەو سیحەتەی هەبێ کە بتوانێ بە ڕۆژوو بێت، خوای گەورە ئەمن و ئەمانی پێدا بێ. ئەلحەمدولیلا ڕەنگە زۆرێک لە ملەتەکەی ئێمە ئێستا لە ئەمن و ئەمانە نەبێ، بەڵام سوپاس بۆ خوا ئێمە خۆمان لەم شوێنە لە ئەمن و ئەمانین. با کوفرانەی نیعمەتی خوا نەکەین، با هەوڵ دەین خۆمان لە ئاگر ئازادکەین. ئەم مانگە مانگێکی فرسەتە برایانی خۆم.